زاوای ما شهید بوو زلامی مزبرم گەهاندمە وێ دەرێ و ئەو ڤەگەڕیا ماڵ ئەو دوورە ڕۆژادی ئەو بزاڕوافە هاتە گرتنە زلێلیێ هەتا بکە منە بەرشیر عیالەتێمە هەموو کامل بەس ئەزەبتنی فەلەتی ئەس نەح ڕۆژە وێجل وڕە ئەس چووم پایا ئەم چوونە چادا نەح ڕۆژە زل چادەما هەتا مژی خۆگەهاندا هەنا ئەزبوان ڕەگەهەشتمە وێ دەریا بلا منتەقا کوردستانی وان ئەزل ور با برایت خوا بووم و دە ڕۆژت ور و دەهێت ور و هەتا خۆدی قەدەن ئەڤە بوونە 12 ساڵ ئەم تشتێکی هیچ وان نزان کەچەکەم هات مکڕی دەفتەرێکی و 35 وەرەقە و دوورە شەهد و شاهر هاتن شەهد ئیفادێت خۆ نەدان مستەشفێدا ئەمری خۆدی کرد هەنگی لیدا بوون هەنگی تەعدا لی کرد بوون کاچەک و کوڕێک مرن هەردوو ڤێگرە هاتن هەردوو نوهال بەر شەرفەدینت وێ شارتینە هەردوو شەهید بوون هەتا نوهە تشتێکی وانی خۆیان نینە نوها 15 ئەشماڵا مە و ئابابێم و برایدمە ماینە ئاف هەردوو براید منن هەستی دوان ئەف سلەیمان ڕاوی ئەو شەهید بوو و ئەف محسن ڕاوی ئەوژی هی هەستێ دوی نانینە و غێرڤان هەردووکە هی ماینە 15 شاهرە شەهدە شەهنازە شاملە عامرە ئاسیلە بابیوان خدرە و ئێدبرای مژی مونیر سەمیر مفید منیف ڕەنا هەزیلە غازی ئەف هەموو ماینە ئەجهل تشتێکیش وانجی نزان حزنی کوڕی تێ منە ئەوژی مایە ئەڤە 12 ساڵ ئەڤە سەڕی 12 بێویجە هی ئەما چاوی مەی ڕێە ئەم بیژن ئەمالێت خۆمش خۆدی قوت ناکەن دێ ئیرۆسبە دێ ئیرۆسبە جوابەکە خێرش مە و گوهدارە ڕەبێ هی ڤیا خۆدی مادڤیاڤ هەستی ئانی بانە ئەمژی مرتاح بوو بانە هەڕۆ ئەلما 15 هەشتا و 3 هەشتا